ئەوڕۆ دەگەڵ خۆشەویستەکەم هەمووتان دەیناسن لە مانگی هەنجینین. شێر دڵیانی چی بۆ پێناکەنی؟ تۆزێ بێتاقەتم. بۆ بێتاقەتی؟ نازانم. نەخۆشی؟ وەڵڵا نەخۆش نیم. ئەدی بۆ وای دەڵێ پەشیمان بوویەوە دەگەڵ منی زەواجت کردووە؟ ئەبەد. تخوا خەیانەتت لێ کردم؟ نەخێر بەس ئەم فترێ لەسرم بۆستە چکە زۆر بێتاقەتم. بێتاقەتی چی؟ بچینە دکتۆری ئێسافبانکەم؟ نانە دکتۆری بۆ چییە؟ خۆ من جەستەم نایەشێت، من ڕۆحم ێشێت، ڕۆحم ئازاری هەیە. تێنێگەیشتم یانی چی ڕۆحت دێشێ؟ ئەتوێت تێو بگەێنم؟ ئەرێ وەڵڵا ئێرە چۆیە؟ ئەمنت بۆی ناوتە ئێرە؟ ئێستا من چیم؟ تۆ دەوڵەمەندترین کەسی شاری؟ نەخێر، من ڕسواترین نووسەری سەردەمی خۆمم. خەڵک وا دەڵێ؟ خەڵک بوو بەچی خەڵک تووشی نەخۆشی نەفسی بۆ ژنەکە. ئەجینا خۆیسە دەوڵەمەند بوون بە هیلاک و مانوبوون نییە. لەسەر حسابی گەمژەی ئەو میلەتەیەک دەوڵەمەنە بن. یعنی چی؟ یعنی چی ئێستا من چۆنە تێبگەێنم؟ بۆ نمونە عەزیزگەردی. ئەم هەموو شاکارە جوانی پێشکەشەوە میلەتە کرد. لە ئاخرستا بە هەژاری سەری نایەوە. ئەها سێری کرد. دڵدار. ئەو شاعیرە مەزنە ئەی ڕەقیبی نووسی لەبەر خاتری سینوبوونەوەی میلەتەکەی. ئەم هەموو شاعیرە جوانە، ئەم هەموو شاکارەیان هەیە لەبەر خاتری ئەو میلەتە. هەر هەمویان نیوەی زۆریان بە کولەمەرگی سەریان نایەوانێ. منێش بە دوو قسەی قۆڕ، دوو شیعری نازانم سەقەت و سقوت ئاوا دەوڵەمەندیش بووم و لە های لای فەرژیم ئێستا معروفم ڕۆژی 200 ڕسم لەگەڵ ئاگرن. ئێستا پێم بڵێ من چیم؟ چۆن تۆ چی؟ تۆ بەناوبانگترین کەسی شاری، دەوڵەمەندترین کەسی شاری. نە ئەو دەوڵەمەندیم ئەوێت، نە ئەو ناوبانگیم ئەوێت. من خیانەتم لەم ڕفیقانەی خۆم کرد. من خیانەتم لە قەڵەمەکەی خۆم کرد، قەڵەمەکەی خۆمم فرۆشت. ئەمێ ببمەوە بۆ شێردڵی کە هاوڕێی هونەر و ئەدەب بووم. ناوای لێبوردنتان لێ یەکەم. من خیانەتم لێیەوە کرد. هابیگرم. ئەوە چییە؟ هەرچی پێگەی ئەلکترۆنی من هەیە، هەر هەموو بە لە قەپان کەر و بیسڕەوە هەر ئێستا. تۆ ئەو هەمە زەحمەتت پێوە کێشاوە؟ زەحمەتم بۆەوە کێشاوە، دوو چەقەنم لایەوە، دوو کنم بایەوە، 2 ملیۆنم زیا کرد. ئەوە زەحمەتە، ئەوە ئەرکە. ئەمێ ببمە بە شێردوڵەکەی جاران. بەس نەبوو کتێبەکەم تەبانەکە ژنەکە بەشێکی ترم بۆ زیا کردووە. ئەدی ناوی کتێبەکە چ لێ دەنێ؟ کتێبەکەم ناوی ئەوە نەبوو تکایە ببن بە مرۆڤ. یەک بەشیکەی بۆ زیاکەم ناوی ئەنێم تکایە چاو و ژۆتان بشۆن.